سڵاو ڕێز و خۆشەویستی جا ئیعلانیشم نەکردبوو کە سەعات چەندە لایڤەکە چۆن نەچۆن نییە بۆ ئەوەی هەر ئاوا ئۆتۆماتیشی وەکو ئەڵێن دابەزین و وردە وردە بەڕێزان کۆ ببنەوە و قسە باسەکانی خۆمان بکەین. باش بەخێر بێن خۆشەویستان، بەخێر بێن سەر چاوی من هات. هەمووتان بەخێر بن. ئەویشمان تاوا کرد، دەنگیش دابخێن و تا بەخێر بێن ئازیزان، بەخێر بێن سەر چاوی من، یاخوا بەخێر بن. دوچێ دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە دەستەکەین بە قسە باسەکان. هلا والله هەموو شتێ باشە بەڕێزان. خۆم بە بەرنامە کاتەکەیم جانێ نابڵێم سەعاتی ئەوەندە لایڤەکەکەم خۆشەویستە، هەروە بزانین چییە. من ئەمشەو سێ چوار تەوەرە لە مێشکمایە بەڕاستی لە قیتارەکەەوە دەست پێ یەکەم هەتاوەکو دووسێشت لەسەر مەسەلەی گەرمیان و ئەوانە، هەتا ئەو جڕ و جانەوەرانەی کە چوو بوونە سەر گۆڕەکەی قاری حاجی عەلی و مەسینە هەڵگرێکی پارتیش لەسەر بەختیار عەلی هەندێک قسە و باسی کردبوو، لەسەر ئەوەش ئەروە کۆمەڵێک قسە و باس بێ و گوێ بگرن و هەفتان نەبێت. ئاڕاوە خۆشەویستان، دانا عەبدولکەریم یەکەیە وەزیری ئاوەدانکردنەوەیە. بەڕاستی ئەو کابرایە نازانم بە عەقڵی خۆی ڕابێرێ هەر بەڕاستی بە ئێمە ڕائەبوێرێ. من تێناگەم ئەو کابرایە بۆچی هەندێک قسە هەیە ئەیکات. دوێنێ و پێرێ بەرچاوم کە و ئەڵێ گەیشتوونەتە قۆناغی دیزاینکردنی هێڵی ئاسنی شەمەنەفەری کوردستان. من تێناگەم ئەوانەی کە نزیکن لێ ئایا هەر بەڕاستی لە ژیانی کۆمەڵاتیشە هەروە درۆزن و ساختە چییە، یان سیاسەت ئاوای لێ کردووە کە ئاوا درۆ بکات، یا ئەوەیە بەخۆی و بە خەڵک ڕابێت. من لێرەوە بەڕاستی بەو دانا عەبدولکەریماڵم تۆ هیچ شەرم ناکەی لە حیا و حورمەتی خۆ. بەڕاستی ماڵێ ئەوە بێبووی بە وەسیلەیە هەموو کورد پێ ڕابێت. ئەوەی گوێی لە قسەی تۆ بێ بەچایەکی زۆر سووک و نزم سێرەیەکە. تۆ خەجاڵەتی ناکێشی ئەم هەموو درۆکەیم ئەم هەموو ساڵە؟ ها بەڕاستی خەجاڵەتی ناکێشی؟ هەر بەڕاستی هیچ شەرم ناکەی؟ باشە ئێوە ئەگەر پارەی قیتارتان هەیە و ئەتانەوێت کوردستان ئاوا ئەم سەراوس بکەن بە بەسکەی قیتار و قیتاری بۆ بێنن، ئەی بۆ پارەی مامۆسایان نایەن؟ ها بۆچی موچەی مامۆسایان نایەن کە ئەوە چەند مانگە لە سمەتێکی سلێمانیە دەوام ناکەن و خەریکە نازانم ئەفۆتێ ساڵیان یاکەی دەست پێکەنەوە. ئەمڕۆژ بیستم کە گوایە ئەیانێ بچتە ناو هۆڵی خوێند و ئەرەم بابەتانە نامێت سەر ئەو مۆزوعیش بڕۆم لە حەقیقەتە. ئەی بۆچی موچەی خەڵک نادەن؟ ئەگەر ئێوە پارەی قیتارتان هەیە زەحمە نەبێ بۆچی شەقامی کەلا سلێمانی چاک ناکەن کە ساڵ نییە دەیان کە تێیدا دەعم نەکات و وەرنەگەڕەوە نەمرێ بۆ خۆی ئۆتۆمبیلەکەیەوە؟ بۆچی شەقامی سەد مەتری چاک ناکەن؟ ئەوە چەند ساڵە ئەیهێن و ئەیبەن و ئەملا ئەولای پێکەن هەتا دەتەنتوانێت چارەسەری بکەن. بۆچی؟ من وێنەکەشم لەلایە بۆ ئاگاداریتان ئەوەتان لەناو ئەم مۆبایلەیە ئەگەر پێویستکە پیشانتانێم. مەکتەبی بابانی سەرەتایی مناڵان هەبوو لە سلێمانی نزیکەی 15 ساڵ بەر لە ئێستا ئازیزانی من ڕووخاندویانە.
وتویانە ئەی ڕوخێنین و ئەیکەینەوە بە قوتابخانە بە دیزاینێکی نوێ دووقات دروستیەکەینەوە 15 ساڵی ڕەبەقا ئەم قوتابخانەیان ڕووخاندووە هەتا ئێستا ئەو قوتابخانە دروست نەکراوەتەوە. یعنی ئەگەر نەیان ڕووخاندایە ئۆتۆماتیکی قوتابیان ئەیانتوانی بە هەر لەو کەلاوەی شابۆیە بخوێن. ئێوە کە نەتوانن قوتابخانەیەکی سەرەتایی لە سلێمانیە دروستکەن کە زەویەکەشی لە بەردەستایە و ئامادەیە ئیتر قیتار بۆ کام جادەیە ئەهێنن کە ئەو قوتابخانەیە 7 مەتر لە جادەکەی سالم دوورە. من هینەکان بۆ کردوم وێنەکەی بۆ شارەزاییتان بڕۆن بزان قسەکانی من هەوی دەقیقیان دەقیق نییە. با خەڵکی سلێمانی بڕۆن سێوی ئەو زەویە بکەن کە 15 ساڵ بەر لە ئێستا قوتابخانە بۆ ڕووخێنراوە اینجا سەری ئەو وەزینە درۆستن و ساختە چێ بکەن یان 4 تف بکەنە ناوچەوانی لەیلای سەرۆکی شارەوانی کونەدەس. باشە ئەم جادەیەش کە ئێستا پیشانتانێن برادەر هەر بەدەست کێشایەتی لە سلێمانیەوە باشە ئەم جادەیە کرد هەر بەدەست کێشاوە بەڕێزان باش نییە. ئەو جادەیە لە ماستەر پیلانی سلێمانیە جێژی کراوە ناوجەرگەی شارە 20 ساڵی ڕەبەقە نەیانتوانیوە ئەو 150 مەترە هینکن چاچیکەن کەچی کاکە مەڵێ ئێمە سکەی قیتارە هێنین. باشە با پرسیارێکی منتەقیکەن ئازیزان قیتار بەچی ئیشەکات؟ بە خەڵوس دانا بەچی ئیشەکا بەڕاستی پێمان بڵێ زەحمە نەبێ بەچی ئیشەکات؟ بە خەڵوس ئیش ناکات بە مۆلیدە ئیشەکە بە مۆلیدە ئیش ناکات. ئێوە 33 ساڵە لەوێ حکوومەتن کارەباتان نییە خۆ یەکێ لە شتە ئەساسیەکانی قیتارە بێ کارەبا بێت ئێوە کارەباتان نییە بەچی ئیشی بێگە بە پاتری باهین بە چی کردن ئەمە کە دوو پیلتان تێکرد و لایتی دەستی بەوەی ئیشی پێەکەی دانا لە شێوە بۆی ڕاکێشە زەحمە نەبێ. بە نمونە لە ناو سلێمانیە لە کام جێگا ئەیکەی بە ویزگەی شەمە نەفەر وەکو سنترالێک بۆ قیتار زەحمە نەبێ لە چەند شوێنە دایانی لە چوا دایانی پێم بڵێ زەحمە نەبێ. پاشا سلێمانی و هەولێر ڕۆژان چەند کەس هەڵبچێت تێیەکە چەند کە لە دهۆکەوەیە بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ ئێدۆچەر و ئەلە بابەتانە ئەم هەموو ویزگەیە لە کام شوێنە دروستیەکان زەحمە نەبێ بە کامپارە ئێوە ئەمە دروستەکەن. ئەم قیتارە چۆن ئەم هەموو هاتوچۆیەکە چیە دابینی پارەکەیەکە زەحمە نەبێ لە دهۆکەوە چێ بۆ پێنجێن و چی ئەڕوا بۆ نازانم بۆ دۆک و بۆ هەولێر و ئالم بابەتانە. ئەمە ئەمستەردام و دانهاک نییە بەیانیان بڕۆ سەعات 8:09 ئەبێ لە ناو هۆڵەکەیشا بە پێوە بوەسیت فڕکانێکە زۆر جاریشەیە شەوانە یەک نەفریتیانە قیتارەکە ئەوە چێکە بووە. عزیزانی من ئەم قسانەی دانا کە بە دەداچوونم کردووە ئیلاقی بەسەر خەیاڵات و داڵغەی تەوالێتەوە هەیە چونکە کێشەی تەوالەتی هەیە دانا خەبەرم هەیە بەڕاستی باش نییە ئەڵێن ئەم وەزیرە نەخۆشیێکی مزمینی لەگەڵە کەچێت لە تەوالێت یەک دانە 2 سەعات ناتێ دەرەوە قورئان بە حەقتان زەلامە تەلەفۆنی بۆ کردم لە وەزیرە لە هەولێر ئەیول لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەمان هەبووە دانا چوە بۆ تەوالێت کۆبوونەوەکە تەواو بووە اینجا تۆ دەرەوە تو بەس لەوێ هەر بیر لەم دیزاین و شتێ قیتار و میتار و ئەم بابەتانە هاکاتەوە. عیب تڕە گۆڕان تۆ ئێوە هەموو دۆ دەنەسێت چییە بەم عالەمەیە فرۆشن ئێوە خەجاڵەتی ناکێشن ئێوە بڕۆن جارێ چوە بڕۆن شەقامەکانی سلێمانی و نازانم عەربەت و چێ و کەلار و گەرمیان ئەوانەیە کاتی خۆی بەعەز دروستی کردووە بەعەز تازە بە تازە تۆ ئێوە قیتارە هێنم دە هەر قیتارەکە بە دێژی بەپانی باشە زانین کەی ئێوەم قیتارە هێنن وهل بيسن توزع باسي الشام كان جاوز بس مقداد عزيزان أمر رسمتان بيشان يم بو أويكا بزان بحثك لسات شونا لسات مسألة ما استوشيت جوان سيدك أيبين برزة أما مقدادي ناوى مسؤول مالبندو لا شوي لا كلار ئەم مقدادا ڤیدیۆیەشیە کاتی خۆی کاقیڕێنێ وەرنەوە بۆ کەلار ڕێنەوە کاوفرۆشە وەرنەوە بۆ کەلار شێخ لاهور شێخە گەورەکە و ئەوە بێنە و بەرە و دەسەکە ها عینەن لۆتی ئەوە دانیشە شانامە ئەخێنێتەوە بۆ لاهوری شێخ جەنگی
كلاهور بلوغي كوتليجي إن جابوا بافل هات شو رسمي بافلي بفرش كدو أما طبعا ساعة تشيشن أمانة ها أما نلاهو ينخوشوي نبافل ينخوشوي نقباد ينخوشوي با الله بس بو بارا بو منصبك يعني بو رابواردوش يعني خوان أمشتانا كم كاك باجنيه بويا مقدار دواي صدان ما استوشيتي مع محمي سشر كدن دواي هركز نايشيتي كسي يكم دوم بويا أكوت هلك السماء هونينوي شانامو شعر بوي أم جارة في شكل تشلوشي كدو نيخول عايزني أرى محمد هم بوسر كداياتي يخوة ودرسوا خوش بيا بافل أمانة تروكا بلام عيب بوسيا نيتو وجاري كتير نيان كي بشت باشا أم بوخلواتانا أمانة تيخلشوتي أكرنوا هيش كاتي متمات عن بوانا نبي كتيخلشوتي أكرنوا لسا كداي تروكرا دوينش لما سوني مبندي قلبيان تروكرا خوزقا لناو أميشتو باتيا حتشي ماستاوشي وساختشي ودبل مورال ودولارية وهيتشو بوشيا حرهم وين أمانة أعوار رسواء كان بابرويشي بيس أو كل كان قلت أن ينو مالوا شنك أمانة نمبدأيان هي نخوة أناسن نبي غمر أناسن ندين أناسن نشرف أخلاق أناسن نكرامات أناسن هيش تيغنا أناسن بار نبيت حار كسي بي أمانة دوايا كون مع محمد ما سايبوك باشا إيه والله إنساني ما استوشيش لقال هر كس يكابيه أو إنسان قرر قول بيت لقال هر حزب يكابيه أو حزب قرر قول بيت باشا بوي باشين كار خواندني أو مقداد بوي عزيزاني آل محمد من بسروش رقم لإنساني سوكو سليمة براسي رقم لإنساني ما استوشيه رقم لإنساني أويا كام بنمونا من قال كس يكم خوش بيه وخبيا وخوش بيه براسي باشنيه بياني مسؤول بازاري بنمونا مسؤول بازاري خو بروجنكي فلان في سارة كان قبادة كان بافلا كان والله دوساتيان لقال لك وكو بياوي كان براسي باشنيه بلام أمانة خيرين راسيا جاء إنساني خيري كهيج مبادئ إيشي نبوه هالبوتي هالان باشن أمانة جاشن بياني حشي شعبي بيه بو كلال مقدار أبي بحشي شعبي لبينا إيطاليا بويا أم جورا إنسانانا لقال هر حزب وجروب يكابن لقال هسه لو قلت كدايتي كابن تنها وكو شير بنجاد دشنا ودماري او كسانا هاي من لنا وبن رسوانك ونتروانك براسي على شيء مقداد ها اما التسبيح يقدر اسمع اما ظلمنا اما بو بنيرم ها بلام اتوانم ام يعني بو بنيرم تسبيح يعني مقداد جي ها عام تسبيحه بو دنيرم اذاني بوشي بو دنيرم بهديه ام تسبيحي خرا على محمود ها لو قرميانيه هاوين بو لبر هتاوا زستان بو خو لجور ودانش لبز وباكيا ام تسبيح اعوال ليك بو خوتو يعني بقولك بقرباني بم يس اعوار سوان كديت باشني بو خو تسبيحك اوا با يعني بقولك باشني جا هو دارم او بافلو قبادا او هتيوانك اعوار سوانك نان هنوبي كان بخاوني بوست بهي جوري با أمانة هات روبن براسي كنا بس إنساني سوكاك لناو إيويا كنا أي هوار إيو هم سوكو سالين من شنو خطاني كوكانو كاكيشان باش هيا بوبا عندنا مثل كداياتي حزب عزيزاني هي نيشتي باشا ولا كاك على محمود آخر بنابا الشيخ نهرو مبا بوبا عندنا مثل كداياتي شتي إيسا الجنان دانا وشوان نفر أم شوان نفر لو أنا بقول لو كدومو يعني فيلم روتك اللي على محمود علي هجدي هاي زمان دريهني تخواتو عيبناكي كاكا ها كاكا حزجنكي بون زمان دريهني لناو أم هنا لناو أم كاميريا كاكا انتو دانا وشي كاكا أم بلو عيبو درخي لناو أم هنا أم كاميريا كاكا حزجنكي مش نكا بابي بولا توبشو ولا يجنكا تشاو درها بس بيان بولا أم كاميرا بو أكيدو أم قلنا بو درخي لنا على يستدوي خشي شاسر عبد الواحدي بس بيان بولا أم قلنا بو درخي آخر كاكا بافيل تو خوا سلامي عندما ساكن داياتي بهم دا بنيشي بوجنيا قالوا قولي بخاطر سجادة باشا بكاميرا تو مو بوشي قري باش بوشي توراسي بوشي ترويناكي بودريناكي كاكا حتى كي من دمين مداني اسمعوا حتى بكوميديش راسي قادان بيقولن خوش يستعيب بوش تانا ياك حلا لدركني مقدادها يا عزيزي على محمد مقداد يعني دركدوا بافلو اوان لين بردوا سعدار محمود يفتح شنكي سعدار محمود يكيا يكم جناني منطقي قلمي أنا أزني على محمد سير رسمك كاك لازم حلمتن بو جنانه هي طبعا سمسة الأولية كوا سعدار محمود كوا عاد خوش يسلم
شون لە شوێنەکەی میقدادا سالار محمودیان داناوە ئەو سالار محمودە ئازیزانی ئارا محمەد بە کولانی منیشک نامەحرەمە والله بەلای مەڕا بڕوا دەستی بووە بە ئەو سالار محمودە باشە من لێرە بە پاڤڵ و قوبا دەڵێم قەسەم بەخوا هەتا ساڵێکی تر ئەو سالار محمودە مەسئولی مەڵبەندی گەرمیان بێ لەو کەلارەیە بۆ ڕواتان هەبێ یەک ژن ناسێ بۆ مەڵبەندەیە تەکلیف لە هەموو یەکە ئەوە زۆرە بەڕاستی تەکلیف لە هەموو یەکە باش نییە قسەیش ناکەم کە لەگەڵ کانسەرکردایەت یا ئیلاقی هەیە و سێکس و فێن و ئەنە بابەتانە قەینا ئەو مشکلە نییە بەڕاستی باشە باسی ناکەم قەی ناکە بۆ ئەو دنیا بێت بۆیە سالار زۆر ژنانیە کاکەچیان ئەرەوەڵا هەر ژنێ ببینێت تەکلیفی لێەکە وازانە هینە کاکە خۆمە ئەمە نییە برا وەکۆڵێن هەموو کونێکونی دەستپیاکردن نییە برای من تۆزێ پیا و بەبەستە کاکە یەک ژن نارە بەلا تا بڕواسا لە تاکە بە مەسوولی مەڵبەند وەڵای یەکێتی لە گەرمیانە بە تەواتی فتە بێ بەبەر بیزانم ئەوە لە ژنان و لە کچان هەمووی فتە بێت هەمووی ئەڕوا بە تایبەتی ئینسانی شەریف و ئەلەم بابەتان بۆیە نابێ ئینسانی فاسد مەسوولی مەڵبەند بێ کاکە بۆیە داوا لە پاڤڵەکە کاک ئارا محمەد بەندەی مخلیستان کە ئەمیش سالای تڕۆ بکەن بینە لەو بۆ ماڵەوە پیاوێکی محتەرەم و شەریف دابنێن کاکە کە هیچ نەبێ ژنی بینی ژن بینە بڕۆ بۆ مەڵبەندەکە کاکە هیچ نەبێت بڕۆ بۆ خۆی پیاسەیە کە دانیشێ باسی یەکێتی نیشتیمانی کە کورە باسی ئازادی کە باسی ئەوە کە ناکرێت کاکەچیان ئەرە وەڵا خواوە چیلە ژن ناوێرێ بڕوا بەلای ئەو مەڵبەندان لەمەولا ئەوم پێم وت ئەو تەواو ئەرە وەڵا اینجا عزیزان شێخ مقداد دوو کەسی هەیە لە گەرمیان بە ناوی ئالان جەلال و محەممەد برای شێخ مقدادە پێم وایە شێخ مقداد خۆیەتی پێم وایە ئەمانە کۆمپانیا و سەرمایە و کە ئەمانە لە خەریکی پارەوەگرتنن اینجا زەوی هەیە ئەم زەویە کوا ڤیدۆکەشیم لەلایە ئازانی ئارا محەممەد کوا ڤیدۆکە هەر بە ڤیدۆ بۆیان نادوم ئەمە کاکە خەریکە هەر هەمی داگیرەکەن ئازانی ئارا محەممەد ئەو زەوی شتانیش کاکەژیان هەریە لە پێشەوە بووی ئەرەوەڵا هەمووی بە ڤیدۆشت بوو هاتووە بەس ئەوەیە بێن دێکۆڕینەوە لەو مۆزوعانەکەن ئەم هەموو زوو دەشتە ئەو کاتە قسەی لێکەین اینجا ئەمە میقدادیشمان تەواو کرد وەرن عەزیزان گوێ بکەن پەلامەکەن يا أخو عافيتي بخلا على محمد يا ربي رولا عافيتي به ما دام أو نكوري شاشي ما دام أو محترم وريكو بيشي ما دام آوا هاتشي دزو جده هي آوا بوي بشيخ رزاي طلباني لهولنداوا هاتشي دزو جده وقنخور وفاسد وبيروش يتو لقاياني هم يا الصوت الروكي إنجا وفا وكا قاري حاجة علي جيبك عجزاني على محمد طبعا من دسكا قاري حاجة علي شي جوتو نعلم حلمة بوكا قاري حاجة علي هي روحي شاد وخو عافيك بلادر نامەیەکی بۆ نردوم ئەڵێ هەفتەی ئاخیر کە کاقاری حاجی عەلی لە نەخۆشخانە ئەبێت وا بڵاو ئەبێتەوە کە کاری تەواو بوو کۆشی دواییەکە بلادرێ بە گریانەوە تەلەفۆنەکە بۆ زەلای بێت لەو نەخۆشخانەیە ئەڵێ وەزعی کاقار چۆنەوە ئەمان و پاشان ئەڵێ بڕیارنامەی قوتوویەتی چاوەڕێم جەنازەکەی بێتە دەرەوە لە خەسەخانەی فاروق و لایڤی لەسەرکەم ئەمەش بەو مانایی کە ئەوەندە خۆشحاڵە بە مردنی کاقاری حاجی عەلی کەشی لە ساڕۆژی کاقارە ئەم سێمی ساڵەی لەسەر گۆڕەکەی دانیشت باشی ئاشتەواییەکە ئاخر سەری تۆ چیت بەچێ سەر گۆڕی قاری حاجی عەلی تۆ چیت بەڕاستی سوال کەری هەتی وچە تۆ چیت مەسی ناڵگری نێرگە لە گەشێنەرەوە تۆ چی سەر گۆڕی قاری حاجی عەلی من بليرو بعتي بقاري حاجي علي عليهم تخاطو عيبنا كيرقي بتشيا وبنمو بنازم بشوف كيف يسال قوري قاري حاجي علي بوشي ليه باش اقدر انك نزحم النبي بوشي اما عندنا الكاكا اما انا كم سكاتيا عزيزاني على محمد من ليرو بهمو براو كسكاني خوماليم او يجوني بمن داوا اقسبيني لشونه كان مرد مشتاكم لي هذا سر قبلكم صقي بيونين برتو بوني باش قوري على محمد كاكا باشا بوشي يلي بدسر قوري كاكا بو درنك نزحم النبي بوشي تو تشي اشلك ندنك الكاكا تناكي شلكي بيوي بو درنك الكاكا ايوا شلون الروتاني اشلي سنقوري قاري حاجه عيب ما كنت كم تنجون بيها كم تن بحرمتي بيكر كم تن سكاتي بيكر لسلشي ايوا تن لبنعملو بيها كاكا لبرشي ديان بيشتان كذبو معني هل نفر سياسه دولتان ايه بس بو جندان سكاتي بقاري حاجه عيب عثماني حاج محمود لبينا ايش يا زحمه نبي كاكا براسي من تناقم ايوا امهم وبيشرمي وبحيايتان لشو هنا وكاكا والله ايوا هالبياونين براسي بقران شيني دلشتان نخوادو ايوا كاكا شلون تندرويا
ئێشەش لەبیری نییە کاقاری حاجی عەلی ژوورێکی بچووکی سادەی هەبوو لە گردەکە پێیان ڕەوان نەبینی کە چەند سەعاتێ ڕۆژانە بڕوە لەو ژوورە دانیشێ چیا و عومەری سێعەلی ئەوانە کێلونی دەرگاکەیان گۆڕینی قاری حاجی عەلی باشە دوو ژوور بوون بەرامبەر بە یەک باشە یەکیانینی چیا شەڵکن بوو ئەویان کاقاری حاجی عەلی بوو لە بیناکەی خوارەوە باشە دوایی یوسف چۆ ژوورەکەی چیا و چیا چۆ ژوورەکەی کاقاری حاجی عەلی بەمەرجێ یوسف و ئەمانە هەمویان گروپی قاری حاجی عەلی بوون باشە هەمویان خۆیان بە بنزیکی قاری حاجی عەلی زانین وەکو یوسف وەکو شا عەبدوڵڵا وەکو عەلی حەمە ساڵح وەکو مەجی ساڵحی کۆنە باسی وەکو بابەکر دڕەیی کۆنە پیاوەکەی مەلابەختیار کەسە لە بەریتانیە باش نیە هەمویان ئەمانە خۆیان بە کوتلەی قاری حاجی عەلی زانین ئەو شۆیش باسم کرد باسی یوسف کەوتم هەرزوو وازی هێنا ئەزان بۆچی وازی هێنا یوسف لە مەسەلەی ئەمەی ئاشتەوایی گۆڕان و ئەمانە چونکە دەستی بە مەسینە هەڵگرتن بۆ ئەوەی چیا و عومەری سێعەلی بیکەن بە لیدەری بژوتەوەی گۆڕان کە وەختێ نەیان کرد ڕۆژ بە هەڵ شەقیڵا لە قنی خۆی ڕێ بەلای ئیشی خۆیەوە باشە هەموو ئەمانش لە ژێرەوە لەگەڵ عومەری سێعەلیە ڕێکەوت بکاک بەڕێزە ئەوەیە کە وەختێ کلیری ژوورەکەی کاقاری حاجی عەلیان گۆڕی لە گردەکە یەک کەسێک لەمانە ئیسیقالەی نییە هەموویان چون بوون بە پێی عومەری سێعەلی و چیا و نماکەک سەرلەبەری ئەم ناوانش لە دواییە کەوتنە قسەکردن بێڕێزی سوکایەتی بە فیتی چیا و ئەوانە بە قاری حاجی عەلی بە عوسمانی حاجی ماحموود باشە هەتیوێکیان هەبوو گەمشەیەک بەناوی ئاکۆ عەبدولکەریم مدیری KNN باش ئەو کاتە کە پێمایە و شێخ عەبدوڵڵا ڕایشکاری بوو یەکەم راپۆرت کە لەسەر ناڕەزایەتیەکان وەکو ئێستا بیرمیە هینی گۆڕان ئەوە نووسی لەسەر قاری حاجی عەلی لە KNN بڵاویان کردەوە ئەوە بە ئاشکرا تێیدیان نووسی بوویان قاری حاجی عەلی بازرگانە و کۆمپانیای هەیە و ناڕازی و معارەزە شو ئەلەم بابەتانە سوکاتیان پێکرد بۆ قاری حاجی عەلی بەقی کاکەنەوە پارەی برد ڕەحمە نەبێ گردی سەڵ بشوار دووەم زەوی بوو ها کاقار زەوی با و باپیرانی فرۆژیای بە 9 سەفا بۆ بزرتەوەی گۆڕان کەچی ئێستا ئێوە ئاواتان پێوت کەچی بە عومەری سێعەلیەوە بە هەر هەموویان ڕازی بوون کە لە KNN-ەوە سوکاتی بە قاری حاجی عەلی بکرێ کەچی سێرەکەم چ سەر گۆڕەکەی دانیشتن و تەسبیحاتەکەن و تو شەرەف و چییە تۆ ئەزانی فاتیحا چییە قەسەم بەخوا نایزانیت باشە وەڵڵاه نازانی نوێش چۆن ئەکرێت چۆن دابەسێ نوێش ئەمە چێ لە خۆتەوە کردووە ها مەگەر ئاواکەی نێرگەلەکە داگستیان ئامادەی کە مەسی ناڵگەرەکانمەوە هاتمەوە سەیەمەوە نێرگەلەکە ئامادەگەن مەگە هەروە سوزانی دینجیە کاکە تۆ لە ژیان تا تیکەی نانی حەڵی نەخواردووە کاکە یەک تیکە نانی حەڵی نەخواردووە هەرچی پارەی بۆ دەمە هەموو وەکو تیسکی سەق حرامە بەڕاستی باوکە بۆی دزیویت تۆ چی بکات بۆ ئەو نەبێ حیا و بێشەرمە هەتیوێکی تر هەبوو نازانم چێتوێ چییە ئازا ئیبراهیم خۆی بە نزیکی کاقاری حاجی عەلی ئەزانی لە KNN میدیای گۆڕان لێ ژیانی ئەوتای نەنووسی بوو یەکەم وتاتشی قاری حاجی عەلی نووسی باشە هەچی بێحورمەتی پێ کرد بۆیە جەماعەتی حەمە تۆفیق باشە حەمە پیادە کە خاوەنی چەندین ملیۆن دۆلارە کوڕەکەی ناوینا بۆ حەمە پیادە چونکە لە ژیانی دڵی نایە سیارە بکرێت بە پێڕوە دک بۆی پارەکەی شیرێنێت چونکە هەر ڕەزیل و پیسن ئەمانە لە ئەساسا بەڕاستی هەمویان بێحرمەتی نەما بە قاری حاجی عەلی بە عوسمانی حاجی ماحموود نەکە بە تایبەتی تازە پیاکەوتوەکان کە بۆ پلۆپۆز چوونە گرتەکە باشدێ بە پێشەوانەیشەوە زۆرێک لە کۆنەیەکێتیەکان کە لە ناو گردەکە بوون لە بەرامبەر کاقاری حاجی عەلیە لە بەرامبەر عوسمانی حاجی ماحمووە ئەگەر هەڵوێست شتیان نەبوو بێ بەڵام خەڵکی بەحرمەت بوون لانی کەم سوکاتیان پێ نەکردن لە زۆر شوێنشە بەحقیان ئەزانین ئەمە ئەوان شۆڕش حاجی لە کۆبوونەوەی جڤاتە بەڵگەم لەسەری هەیە ئەڵێ پێم سەیرە ئێوە چیە نەمەتان کردووە بە کێشە و باسیەکەن ئەو دوو کوڕە دوو گەوهرن بۆ ئێمە بەجێماون بەس بۆیە بیکەن بە لیدەری حیزب کە نەیان کرد بڕۆ بۆ بەریتانیا لەبەرەوە ئەگەر من لە سلێمانی بم ئێوە بێنە سەر گۆڕی قاری حاجی عەلی بە قەسەم بەخوا گۆچان تڕێنتان نەکەم گۆچان تڕێن هەر بۆتان نی ئێوە بێنە سەر گۆڕی حاجی عەلی قاری حاجی عەلی بە چ ڕوویەکەوە بۆ عەتایش برای کاقاری زۆر عیبە بەڕاستی من ئەو کاتە دڵم لێتان ێشاوە کاک تا ئیسە باش نەکردووە لە یەکەم تەعزیەکەی چلەی کاقاری حاجی عەلیە کە چوو بوون تەلەفۆنتان بۆ ئەتەم بازانیە کرد تەلەفۆنتان بۆ هەچی پارتیوێکی تێ کرد بەهاتایە بۆ چلەکەی بەڵام پێویستان بە ئێمەوە نەکرد
اشون ماساوتان بو تليفونتان بو اتهم بازاني كذو اتهم قشة قالي حاجه عليو كاك ها اگر ايو ماساو ناكن بلان هر خوم قلت هل باس منك لما امسي صلاه قيناك مشكلني براستي لو كاتو من ظلم لايو يا شاء الله براستي تاواتن عيب اینجا لەسەر ئەوەی ژوازە هێنم کێشە نییە بەڵام نابێ پیاو بن پیاو ئەزانی چۆنە بابا کە ڕەفاقەت ئەکەن وەکو پیاو ڕەفاقەتکەن کورە عیبە دوو ڕووی کاکە وەڵڵا عیبە ئەمە نامەردیە لە ڕاستیە کاکە تەواو کە تۆ بە یەشێکەوە و دەستخەنە دەست یەشێکە وەکو پیاو بیخە دوو ڕوو مەبە کاکە بەڵام ئێوە هەمووتان دا ئەنیشن بە یەک و نانەکە ئەخۆ لە دواییە ئەچن باسی یەکترەکەن زەمی یەکترەکەن بێحرمەتی بە یەکترەکەن هەمووتان لەگەڵ قالی حاجی عەلیە بوون لە دوای هەمووتان بوو بە پیاوی عومەری سەید عەلی ڕەتان کردەوە بۆ گردەکە ئێوە گۆڕانتان بە تەواوەتی داڕزان ئەوەکەتان ڕسوا کرد ئێستا ژیان یا لای ئارتیەکەی هینەوە قساکەن یا دانیشتوو وەڵای ئێمە ئەو چیتەکەن کاپیجن وەڵڵاهی من لێرەوە بەخەش گوزانم قەت وای ئیخوانی نەکەون ئیخوانی خەتەرناکە بەڕاستی تەواو اینجا هو إيشمان تواكد تحملك بريكوت لم رجعنيها جا عزيزا مزول نقبت مراسي هلا خوش تبدس بس بو يقسم بوبي وكو هالي على بوجي كبوبي هلا خو اشمنا ام كمبيوتر ويا السلم موبايل وشتي ويا تبدسم اني بصفيه تبدس سيده كم كسيداني شتوا ناش بي براسي قوري كموبينا ايو بيناس انا بابتانا بلان راس مكاني بيه هيني بيه لا بلان براس لشي ملام صفا لا بشي دانشتوا رخنا لا اينغري لا نايتشيا لا بختي عديق باشا كاكا جا انجا ورا ارى محمد تيق مچو اما راسي ملام صفايا او لا بشي او يدكدو دانشو باسي بختي علي بوكات لا شونيكي شا نازم تشي بي تشيك او تشيك ينغتو او هكا والله او كساجن منا وكشي نابم بشرف بو او ناشك انسان زليشي دي بدات بس يك كومنت بونسي نسيب اخبو شوال بختي علي تبوي لك سنه همان بويا اخر عزيزاني يا محمد باتي وشيتي هزاران هي من هورامي واميد خوشنا وشلخجي وعلي عوني وكل ناوي تشيها اويتر جعفر المنشي كناومنا ابو جعفر كرا هزاراني اوين هي باجني هي هزاران ما استوشي وكو شيخ مقداد كتشيين بختي علي كير اشي فلامي بختي عليت باشا كاكا بويا ام توزق سيج اكا ايما بيسيمان بهزاران بختي علي بهزاران مريواني برهان قانع بهزاران فلان في سركان ترهيا بهر رخنيكو كايما ليان من هي براسي بهشتيكو كايما قبور ماني بهمو عيبو عاركان يانوا اوانا بيسن بو كوبرغاي ايما نك اميد خوشناو نك لطيفه بنداودس نك شانازي بلا احرش بكرازك الشيفوني صوصوا هل خليشي باركو والله او ناس او شانازه شو او كلاسه لبركاك او كلاسه علي او شتيك او جونيك بطاطيتيا او بو علي بفكي او كلاسه تو شلون بو اسوريتو باشا تو شلون بو تسم بو شو بخيشو انا لا لطيفه بنداودس كاكا او كلاسه شيفون وشتانا اما بيجن بختيارانه كاك بويا كثير كاديليشي تشك بدسي باتي بيت نوكشة امريكا بالكم شده سر مريخيش هجرك يا عزيزي على محمد يتقصي تشيلي ايو ورقم كاكا نوك بين السر باشي رخني الدبيو فران في سر على بابتانا عزيزي على محمد سي كاركتر هان للروماني كوشكي بالندا خمجينا كان هسي كان ام دنيا هموي اقرن بس كدينا والله لبر اويكا خالد امون هر عشارشي كونه باريس بوا توسقاله نغورا باجنيه باتي كانش همي اوه باتي هي لصالي تشلكانا بابيري روشوبو امريكا لواشنطن ولنيويورك ولمانا عزيزان لوي ام كل داي بوا يسيش كيتو لهولي اللي باش ما قول يلا خويا دخو ام بيوتي كاك ايش احنا خويا واري ببي هشتكاك بويا باتي دجي باختياره لبس زوشت بس دياترينيان دوشتا كم بوتان باسك باختيار للروماني درياس ولا شكانا لزماني كاركتريكوا بازاني بطواوتي اواكد خراتي بيقا براسي تنانب لدواي دشوني او كتابوا او رومانوا مكتبي روشنبيري وراقياني باتي يك بيانامي لسدركت باختيار دو صال بيش استايش لشعريكا رستيكي سنجراكيش
دژی بازاری بەکارهێناوە ڕستەکە بە تەواوی لە بەنی دوو کەوانەیە ئەڵێ لە شەنگاڵ کچان بە داعش ئەفرۆشت و لە پایتەختیش باسی سەربەخۆیت ئەکرد لەسەر ئەمانەیە ئێوە ڕقتان لێتی بۆیە مێژووی هەشتادا لە ساڵی ڕابردووی پارتی بگەڕێ نووسەرێ وتارێک لاپەڕێژی ئەدەبی نابینیتەوە بە ئەندازەی قەسیدەی نیشتیمانی بەختیار عەلی جوان و مەنادار بێت من تەحەدا ئەکەم بڕۆن هەموو مێژووی پارتی لە 100 ساڵی ڕابردووە لە 80 ساڵی ڕابردووە بڕۆن هەمووی بگەڕێن بە هەموو نووسەرەکانیەوە یەکدان لاپەڕە نادۆزیتەوە بتوانێ خۆی لە قەرەی ئەو قەسیدەی نیشتیمانی بەختیار عەلی بدات بە شەرەف و وجدانم ئازیزانی ئارام ئەحمەد مرۆڤ هەر جارێک ئەیخوێنێتەوە یاکە گوێی لێ ئەگرێ موچەڵک بە لەشیایە بەڕاستی والله ڕەنگە 50 جار جۆم لێ گرتی بێ بە تایبەتی کە بەختیار کاهین ئەیخوێنێتەوە عەبدولعەزیز ئەیخوێنێتەوە باشە من لە بیرم یە ئەم بەختیارە لە پێشەڕی ناوخۆی ساڵی 94 ئەو کاتێک کە گەنجان بە هاش و هوشی ڕاگەیاندنەکانی پارتی وێچێتی کەربوو بوون و چەکیان هەڵەگرت و خۆیانیان بەکوشت بەختیار لە وتاریشی درو درێژە کە بە سیمینار لە زانکۆی سێمانی و سەلاحەدین پێشکەشی کرد هەموو ڕیشەکانی تند و توژی شیکار کرد وەشی کردەوە بە هەزاران گەنج بەگوێیان کرد خۆیان بەکوژ نەدا بەڕاستی بە تایبەتی ئەوەی کە تۆزی خوێنەواری هەبوو بۆیە ڕۆشنبیر دەبێت لە سات و کاتی مێژووی خۆیدا هەڵوێستی هەبێ وە کاریگەریەکان شێڕان بداتەوە بەڕای من ئەو دوو سیمینارە هۆکار بوو بۆ ئەوەی کە لانیکەم چەندین هەزار گەنج ئامادە بن وڵات بەجێ بهێڵن بەڵام نەبنە چەکداری حیزبەکانی پارتی وێشێتی و حسک و شوێعی و فڵانشە ئەم بابەتانە وە کۆی ئەو سیمینارش بەنووسین لە کتێبی ئۆپۆزیسیۆن و پۆتێتەکانی بەختیاردا هەیە ئەتوان بیخوێنەوە باش نییە ئەگەر بەودی بەدیقەتەوە ئێوە بەختیار بخوێنەوە بەختیار هەر چوار دیوەکەی مێژووی ئێمەی لە ئەدەبیاتە نووسیوەتەوە بەزمەڕێزانی ئارام ئەحمەد مێژووی بزوتەوەی چەکداری کوردی لە ڕۆمانەکانی کەشتی فریشتەکان هەسێ بەرگەکەیە بە جوانترین شێوە دایڕشتووەم ئینسانە تۆ کە تااقەتت نییە بیخوێنیتەوە تۆ کە پەروەردەی مەلزەمە و نامیلکەی کەیفی خۆتە کاکە باشە بەختیار مێژووی دوای ڕاپەڕین و تاڵانیەکانی لە ڕۆمانی کۆشی باڵندە خەمگینەکاندا بە تەواوی نووسیوەتەوە باش نییە بەختیار مێژووی کارەساتەکانی وەکو ئەنفان لە شاکاری شاری مۆسیقاسیەکاندا نووسیوەتەوە کە تۆ هەلی تێناگەی نازانێ مەسەلە چییە بەختیار تاڵانی و خۆشیاکردنەوەی بەرپرسانی حکومڕان بۆ ڤێلا و بۆ گوندی گەورە گەورە و لە شێوەی شارە و لە ناو شارەکانە لە غەزەڵنووسا بە تەواوی نووسیوەتەوە تۆ بڕۆ غەزەڵنووس بخوێنەرەوە ئەو کاتە ئەزانی کە سەرانی پارتی وێژێتی لە دوای ڕاپەڕینە چ تاڵانێکیان کردووە زەحمەت نەبێ بردویانە بۆ خۆیان چیان داجی کردو بۆ خۆیان وەیە بەختیار مێژووی بزوتنەوەی ئازادی خوازی و ستەمی فاشیزمی تورکی لە گەورەترین شاکاردا نووسیوە کە داژیکردنی تاریخیە ئێستا ئەوە خەریکن ئەیکەن بە زمانی تورکی تۆ بڕۆ داژیکردنی تاریخی بخوێنەرەوە ئەو کاتە ئەزانی کە لە تورکیایە کورد چی بەسەر هاتووە بۆ قەدەخەکردنی زمان و کەلتور هەر هەموو شتێکی باشە بۆیە بەختیار تاکە نووسەرە بەڕای من کە بە ورترین و دەقیقترین شێوە لە چەندین ڕەهەندەوە کەسێتی تاشی کوردی شیتاڵ کردووە وەکو لە ڕۆمانی هینا هەیە ئەوەی جەمشیدخانی مامدا کە باسیەکە جا ئەو ڕۆمانە کراوەتە ئەڵمانیت و چەندین ئەڵێن هەموو نسخەکان یەکسەر لێفرۆشرا بۆیە ئێوە نەخۆشن بەڕاستی ئێوە کۆیلێ حیزب و خێڵن ئەگەر ئێوەش تەندروست بوونایە ئەبوایە شەنازیتان بکردایە بە نووسن و داهێنەرەکانی خۆتانەوە بەڕاستی ئینسان ئازیزانی ئارام ئەحمەد شەنازیت بە بەختیار و مەریوان و چۆ بکە وەی بە ئومێد خۆشنا و بە نازانم فڵان و فیسار و ئالم بابەتانەوە باش نییە بەڵام ئێوە بە مشتێ پارە بوون بە کادر و ئەندامی حیزب ئەمانە هەمووی چۆری کردوون ئیتر هیچیان نییە پێ قسە سەر بەختیار بکەن باش نییە ئەمە ڕاستیەکەیەتی والله ئازیزان چی ڕۆماننووسی کوتەیە بە ئەندازەی بەختیار عەلی لە میدیای بیانیا باز نەکراوە وە شرۆڤەشی بۆ نەکراوە وەیە مرۆڤ ئەبێ شانازی بکە بە ڕۆماننووس بە شاعیر بە چیرەنووسەکانی خۆیەوە بە پیاوە پاک و باشەکانی خۆیەوە بەڕاستی ئەبێ شانازی بەمانۆ بکە نەک بە کۆمەڵە سیاسی ساختە چیوە خۆشەویستانی من ڕۆمانی جەمشیدخان کرا بە ئەڵمانی پێش ئەوەی بگاتە بازار هەمووی هەر بە ئۆنلاین فرۆشراوە ئازیزانی من باشە ئەمە ڕاستیەکەیەتی اینجا شتێکەیە لە ئەدەبیاتی بەختیارە پێی ئەڵێن زمان تەقین باش نییە چ نووسەرێک بەقەدەر بەختیار ڕستە و وشەی لە زمانی قەڵەمەکەتە دەرەوە نووسیوێتیوە زەحمەت دەبێ کێ هەیە
جايجلن شي خوش ويسان والله بختيار علي دلويشي هي خوتا لسان كمن دشي لانجلي شورانم بس براسي وكو منطقي وبيلي بكنوا ملتك لدرويشاتي وبو مقر حزب بيبا درويشي كتير باشنية تو وجدان باشنية تو شرف انسان درويشي كوميتو مقر وبارقاو لقو ناوچو امانه بي باشا يان درويشي كتير بيت كان باش برأي ايوه درويشي كتير باش لدرويشاتي بو بالبرسيكي دزو قندلو داين بيسو دازبر يان سرويشي حزبكي جاشو جاز زادو بيت درويشي نوسركي هيمن نوسركي بيوي نوسركي زمان باك نوسركي درون آرامي عاشق بوشا كان باش تزحم النبي بيم واي اگر شتيشي اوا ببي او ورچرخانيكي ذهنيه لتاجي كوتا براسي ويا بختيار نقصيكي زور جوانا عليه چند مراقمه بايش قولكان ازاد ندا هندج مراقمه مروف ازاد ندا هر امرسته براور بك بوتاي سياسي كان الان شي اوي سياسي كان ها دستو پنجەکانیان ببڕن ئەسیرەکان بکوژن زمانیان ئاوا لێکەینەوە ملیان ئاوا لێکن ئێوە هەروە ئەڵێن کاکەژیان تاکەی ئێبت بین دوای ئێوەکەوین و دوای فشەفشیک و دایەتی و پاتی وێشێتی و نازانم بنەماڵی بازانی کەین زەحمە نەبێ جگە لە پیا و کوشن هیچ شتێکی ترتان بۆ کۆمەلگای ئێمە نییە تاکەی ئینتاکی ئێمە و گەنجی ئێمە ژن و پیا و کچ و کوڕی ئێمە دوای ئەدەب و دوای هونەر و دوای کتێب و دوای نووسین نەکەوێ هەر بێ بۆ مەقڕی حیزب دابنیشێ بێ بۆ لەق و ناوچەکان ها بێ بۆ لەقی چوار دابنیشێ زەحمە نەبێ هو سفر باتيك ابو مالمان عامل لي ابو باور ثاني بنو براي باشا عامل لي ابو هابو مالمان او كتاب خانيك مبو بس 3000 كثير جاتي دياو كرفيق بيات المرقم ازاني 3000 كثير جاتي دياو كشي هات دانيش مش بخيات قلنا ناوكي نعلم قيناك قلت له هم الدفتر يخندوتو كنتو شرفوا الدفتر يا كتابه جا فرقي شو فرقي دفتر ورقي شي ثانيه بس بالشيء سالني شو كتابه بعد يعني عامل لي واي باتي دفتر وكتابي ليك ناكدو كاكا خلق بوي باتي بقول بعد ني أزاني جوازي بين دفتر وكتير تشيه باو مكتبة سبا لا حيمن والله سلماي ماركسي تيابو هما نبورينكي هجاري تيابو كاكا مختارتا كاين ليني تيابو بس ماني عربي مالو الآبي باو مكتبة مني وهم دفتر يخدتو دفتر كيف كان يدي داكش كاتا ناقل مأمشويش يترخواتان نقل هر أو نبسا هتا جاري كتير وخزمتان بأخواتان أسبيرم خواتان لقل خوشويسين بو همو لايكتان هي عزيزاني أرى محمد إن شاء الله لحفتي عندها لسلكم ملك ملف ينو خدمتان وخوابي غمس سلامتان كأخواتان لكم